ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕەبێت بەسەر کۆچی دوایی هونەرمەندێکی سەنگینی بواری شانۆ و دراما کە سەرجەمی ژیانی خۆی لە پێناو خزمەتکردنی هونەری شانۆ و دراما بەسەر برد کە ئەویش هونەرمەندی گەورە کەمال سابیرە بێگومان کارەکانی ئەو لانەوازان یاخود خۆ لە چەخماخاوە هەروەها چەندین بەرهەمی تری ئەم کەڵا هونەرمەندە تا ئێستاش لە ئەرشیفی یادگارەکانی زۆر بەماناماون. هونەرمەند کەمال سابیر لە ساڵی 1944 لە شاری سلێمانی لەدایکبوو لە ساڵی 1997 و لە تەمەنی 53 ساڵیدا خەریکی لە کاتێکا کە خەریکی پرۆڤەکردن بوون لە یەکێک لە شانۆیەکانیا کە ئەوی شانۆی ئاوایی بێکەسە بوو لە ناکاو دڵی لە لێدان کەوت و کۆچی دوایی کرد. نەزمی بۆ سیفەتەی مدیری ئەم مەکتەبەم و لەم ڕۆژە پیرۆزە کە مصادفی 26 مارتی 1956 بە کەماڵی سرورەوە خۆم بە مشەڕەف 25 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەند کەمال سابیر تێپەڕ دەبێت. هونەرمەند و شانۆکاری بە ئەزمموی کورد کەمال سابیر لە ساڵی 1944 لە شاری سلێمانی و لاگەڕکی مەڵکەندی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی بە سەرکەوتووی تەواو کردو و پاشان لە ساڵی 1964 خانەی مامۆستایانی سلێمانی تەواو کردووە. هونەرمەند کەمال سابیر لە ساڵی 1969 دەستی بەکاری هونەری کردو و لە ساڵی 1972 وەک ئەندامی تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزەکاری کردو و لە ساڵی 1973 ئەندامی دەستەی دامەزرێنەری تیپی پێشڕەوی شانۆی کورد بووە. لە ساڵی 1983 وەک ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی هونەرمەندانی کوردستان کاری کردو و ساڵی 1991 یەکێک بووە لە دامەزرێنەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و لەگەڵ چەند هونەرمەندێکی دیکەدا بەرنامەی کەشکۆڵیان هەر لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان پێشکەش کرد و یەکێک بوون لە بەناوبانگترین هونەرمەندەکان بە بەشداریکردن لە نێو درامای خۆرنەوازان و خۆ لە چەخماخە. پاش 29 ساڵ لە کارکردن لە بواری هونەر و شانۆدا و بڵاوکردنەوەی شادی و خۆشی لە هەموو ماڵێکی تاکی کووردا هونەرمەند کەمال سابیر لە 2 حوزەیرانی ساڵی 1997 لە تەمەنی 53 ساڵیدا و لەسەر تەختەی شانۆ کۆچی دوایی کرد و بۆ دوجار ماڵ ئاوایی لە ژیان کرد. من محێدین زەنگەنەم. محێدین زەنگەن کوشتوی عەزیەتم ماوی چی؟ زۆر گوێ بگرە وەستا سابیر. ئەخۆی نەیناسیێ ئەڵێ ئەم هەتیوە ئەڵێ گەدریان لێ کردووە و کوڕی پیاوە. کوڕی پیاوە گوایە ئەمە گەدرمان لێ کردووە. هەتیو تۆ ئەمە 3 مانگە پولێکی کرێنیا بە من پێم ناڵی چیلەکەم. تۆ بۆ حیابەری من ئەڵێم هەر پارەم هەبوو خواڕوێ و ڕشکان نەیە هاوە تا سابیر چژۆگرە وەستا سابیر لە یەکێک گوایە کرێ ژوورەکەی ماینزە دینارە و ئەمیش نیەتی بیە. عەباس عەیبە و با لەبەر خاتری تۆ لە سژنادا نەڕزم. باوکم یەک عانم نایە و بڕە بجێزەرەوە. ئێستا باوکم من دیوەخانم داناوە هەتیو بەخێوەکەم عیب ناکەی مردوو مرێ بڕە بجێزەرەوە.